بە دروشمی یەکێتی کوردان و تێکۆشانی هاوبەش گرنگە سێمین فێستیڤالی فیلمی کوردی دسلدۆر بەڕێوە دەچێت. فێستیڤالەکە لە ڕۆژانی 17ەوە تا ئەمڕۆ 18 و 19 ئەم مانگا لەو شارەی ئەڵمانیا بەڕێوە دەچێت. فیلمی هەڤاڵبراکۆ کە بەرهەمی کۆمینا فیلمە لە دەرهێنانی نۆمان یاگیدا فیلمیکردنەوەی فێستیڤاڵ دەبێت. ئەوە جێی سەرنجە فیلمەکانی ڕۆژئاوا بەشداری کارایان هەیە لە خولی ئەم ساڵی فیستیڤالەکەدا و ژنانی دەرهێنەریش پێشەنگن و دەستەی هەڵبژاردننی فیلمە بەشداربووەکان 29 فیلمیان خستووەتە ناو شۆڕلیستی فیستیڤالەکە کە بریتین لە 3 فیلمی درێژ، 9 بەڵگە فیلم و 17 کورتە فیلم. هاوکات سیمینارێکیش ڕێک دەخرێت سەبارەت بە سینەماکار و چالاکەوان لیزا چالان کە خانمەت دەرهێنەر و چالاکەوانێکی کووردە لە باکووری کوردستان. سەبارەت بە خەڵاتەکانی فێستیڤاڵ، خەڵات تەنها بۆ کورتە فیلمەکان و ئەو بەڵگە فیلمانەیە کە لە پێشبڕکێدا دەبن. أنت مسلماني؟ كويس نبي مرور كنت شاب مسلمان. ما راح تنتصروا لو شو ما صار. ما بتقدروا تفهموا الشيء اللي عم بعمله. وظف المسك وظف! أيها الكلب! فیستیوالی فیلمی کوردی دۆسلدۆرف ئەڵمانیا لە ڕێکەوتی 17 و 19 مانگی نیسانی 2026 ساز دەکرێت. فستیواڵەکە ڕۆژی 17 نیسان کاتژمێر 8 شەو لە UFA پلاتس ئا دوسەلدۆرف ڕێوەڕەسمیکردنەوەکەی دەست پێ دەکات. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر پەیوەندی بە ماڵپەرەکەمان www.khal.da بکەن. گفتوگۆ لەگەڵ ڕەوەنجەوا دەکەین کا بەڕێزیان ئەندامی تیمی ئامادەکاری و میدیایی فستیڤالە. ڕەوەند سلااو لێبێ. سڵاو بۆ تۆش. سپاس. یەکێتی کوردان و تێکۆشانی هاوبەش گرنگە دروشمی خولی فستیڤالی ئەم ساڵتانە. سینەما ئەتوانێت چ ڕۆڵێک بگێڕێت بۆ بەدیهێنانی ئەم ئامانجە؟ بەتاکید فستیڤالی دوسلدۆرف ئەم ساڵ سێهەمین ساڵێتی ئەم ساڵ کارەکانی خۆی ئەنجامەدا. ئەمڕۆ یەکەم ڕۆژی فستیڤال دەبێتن، بۆیە ئەم ساڵی شۆکو لێژنەی ئامادەکاری فستیڤال لەسەر ئەوەی کە لە ڕابردوو باندۆرێک لەسەر ڕۆژئاوا هەبوو. ئەم ساڵ دیسان لە فترەی ڕابردوو دیسانیش لەسەر ڕۆژهەڵات برایانمان لە ڕۆژهەڵات، بۆیە ئێمە ئەم یەکگرتنەی کە لەسەر شەقام هەبوو لە فترەی ڕابردوو ئەمە زۆر گرنگ بوو، بۆیە ئێمە گرنگترین مژارمان هەڵبژار کە یەکێتی و بەرخودان بوو. بۆیە سینەماش مەسجێکی گرنگە لە ڕێگای سینەماوە ئەتوانین بەرخودان بکەین، لە ڕێگای هونەرەکانی ترەوە ئەتوانین بەرخودانی خۆمان هونەرمەندان و چالاکوانانیش بە ڕێگای ترەوە ئەتوانن ئەم بەرخودانە بەردەوام بکەن. بۆیە ئەم بجارەمان هەڵبژار بە کۆی دەنگی تیمی سەرەکی. بەڵێ وەک ئاماژەتان پێکردووە فیلمەکانی ڕۆژئاوا بەشداری کارایان هەیە لە خولی ئەم ساڵی فستیڤالەکەدا. حەزەکەین وردەکاری زیاترمان لەو بارەیەوە پێ بڵێیت. بەڵێ بۆیە مژاری سەرەکی یەکەتی و بەرخودان بوو وەکو باسم کرد. فیلمەکانی ڕۆژ ئاواش کاریگەرنی لە فستیڤالدا زۆر ڕنگدانەوەیان هەیە، لە هەمیشەش فستیڤالیش پشتگیریەکە بۆ ڕۆژ ئاوا بەڕاستی. بۆیە ئەمڕۆ چالاکی ئەمڕۆمان بە فیلمی هەڤاڵبراکۆ کە دەرهێنەر نۆمان نەگید و بەرهەمی کۆمینا فیلم ڕۆژئاوا دەبێت و دواتر فیلمی تریش لە ڕۆژئاوا کە بە ناوی هەمۆ کە دەرهێنەر دیژدە ئارژین و ڕۆژ
ڕۆژاوا ڕوومەتامەیە دڵجان دەرهێنانی بۆ کردووە کە لە ڕۆژاوا هاتووە بۆ فیلمەکانمان بۆ فستیڤال ئەفن دواتر بۆ بەیانی بەرنامەترمان دەبێتن سیمینارمان دەبێت لەسەر فستیڤالی فیلمی کوردی لەگەڵ ئەوەی کە ئەو هەموو فستیڤالانەی کە لە ئەوروپا و لە هەرچار پاشای کوردستان هەیە چالاکوان لیسا چالان کە لە باکووری کوردستانەوە میوانی فستیڤالە و هەم دەرهێنەری سینەماشە باز لە فستیڤالی فیلمی کوردی و فیلمی کوردی کاریگەری فیلمی کوردی لە فستیڤالی کوردی دەکاتن بۆیە فستیڤال لە هەر چوار پاشای کوردستان 29 فیلم هەیە لە 29 فیلمەکەدا فیلمانی ڕۆژهەڵات هەیە باشوور هەیە هەفت کورتە فیلم هەن لە هەمان کاتدا خڵاتی سەرکەوتوش پێشکەش دەکرێت بە فیلمەکانی کورتە فیلم وەکو لێژنەی ژووریمان هەیە کە لە هەر چوار پارچە هەڵبژێردراون لێژنەی ژووری باشوور فرمێسک مستەفا هونەرمەند و دەرهێنەر دواتر شارانی عەلیدی لە ڕۆژهەڵات نومان ئەگیر لە باکووری کوردستان لە ئامە سەرۆکی لێژنەی فستیڤال دەبێتن دواتر ڕۆژدا لە ئەوروپا و لە هەمان کاتدا ئەندامێکی کۆمینا فیلم ڕۆژاواش لە ڕۆژاوا بەشدارە لە لێژنەی ژووری فستیڤال بەڵێ وەک لە ڕاگەیەنراوی دەستەی سەرپەرشتی فستیڤالدا ئاماژەی پێدراوە ژنانی دەرهێنەر پێشەنگن لە فستیڤالەکەدا بوونی فیلمسازانی ژن لە ئاکایی فیلمسازیدا چ ئاماژەیەکی لە پشتەوەیە بەتاکید ئێمە هەمیشە فۆکسمان لەسەر ئەوە بووە ژنان ڕۆڵێکی بەرچاویان هەبێت لە فستیڤالی دووسلدۆرف و بە تایبەتی ئێستا دەبینین لە فستیڤالەکانی تریش ڕۆڵێکی گرینگیان هەیە ژنان لە هەر چوار پارچەی کوردستان دەرهێنانی فیلمەکانی خۆیان دەکەن و فیلمەکانیان دەنێرن بۆ فستیڤالە پرۆگرام دەبێت بۆی ئەمساڵ 9 ژن ڕۆڵی سەرەکی لە فستیڤال هەیە و لە پێشبڕچێ لەگەڵ شامەشانی پیاوان کە دەرهێنەرانی پیاو بەیەکەوە لە پێشبڕکردن فیلمەکانیان لە هەر چوار پارچەی کوردستان جێگای خۆشحاڵیە بۆیە دەبێت ئەمە زۆرتر بێ بە هیوام لە داهاتوودا جێگایان زۆرتر بێ لە فستیڤال و پرۆگرامدا بەڵێ ڕەوەند پێودانگەکانی هەڵبژاردننی فیلمە بەشداربووەکان چی بوون؟ ببوورە پرسیارەکەت پێودانگەکانی هەڵبژاردننی فیلمە بەشداربووەکان چی بوون؟ ڕێساکانی هەڵبژاردننی فیلمەکان چی بوون؟ ئێمە بەڕاستی ڕێسایەکی وا تایبەتمان ئەوە نەکردبوو لە مەسەلەی وەرگرتنی فیلمەکان بەس بۆ ئێمە گرنگ بوو لەبەرەوەی مەسایلی ئەو باندۆرەی لە ڕۆژاوا هەبوو بۆ ئێمە گرنگمان بەوەدا کە پشتگیریەک بوو بۆ فستیڤال بۆ ڕۆژاوا هەندێک ئەو فیلمانە هاتبوون کە مژارەکان لەسەر مەسەلەی بەرخودان بوو ئەو ئازارانەی کورد بوو مەسەلە فیلممان بۆ هاتووە لە باشوور لە مەسەلەی ئەنفال فیلممان بۆ هاتووە هیچ مژارێکی تر نییە بابەتێکی ترە ئێمە وەرمان گرتووە بۆیە فیلممان وەرگرتووە لەسەر بابەتێکی تر و لە ئەوروپا کە دەرهێنەرەکەی ئەوروپیە و بەشداری کردووە لە فستیڤال و قبولمان کردووە بۆیە جگە لە فیلمی کوردیش فیلمی ئەوەشمان بیر نەچێت کە فیلمی ئینتەرناسیۆنالی شەیە لە ئیسپانیاوە بەشداری کردووە بەڵێ خولی ئەم ساڵی فستیڤال چ جیاوازێکی لەگەڵ خولەکانی پێشووتردا هەیە؟ فستیڤالی دووسلدۆرف وەکو خۆی کە شوێنێکی گشتیە لە ئەڵمانیا و لە بەگشتی لە ئەوروپا ینی بەڕاستی فۆکسێکی گرنگ هەیە بۆیە فستیڤالێکمان لە 2 ساڵی ڕابردوو دروست کرد کە بەڕاستی گرنگیی خۆی هەیە ئێستا پەیدا کردووە لە هەموو چین و تۆژەکاندا بەشداربوونێکی گرنگ هەیە بۆیە لەلایەن دیبلۆماتەکانی ئەڵمانیش کە پشتگیریەکی باش و لە میدیاکانی ئەڵمانیشدا بەردەوام باز دەکرێت و بەردەوام هەموو ساڵێ میدیای ئەڵمانیش باسی کردووە و گرنگی پێدرا و دووسلدۆرف شوێنێکی گرنگە و لە هەمان کاتدا ئێمە لە فستیڤالی دووسلدۆرف فیلمەکان بە نێونەتەوەیی دەکەین ئەوە گرنگترین شتە لای ئێمە بەڵێ ڕەوەند ئەمێ بپرسم بایەخی فستیڤالە سینەماییەکان بۆ برەودان بە پیشەسازی فیلمی کوردی چۆن دەبینیت؟ بەڕاستی ئێستا پێشۆچوونێکی باش هەیە لە هەر چوار پاشای کوردستان فیلمی کوردی باش بەرهەم دێت پرۆدکسیۆنی باش هاتوونەتە پێشەوە و دروست بوونە بەڕاستی جێگای دڵخۆشیە بە تایبەتی لە سلێمانی لە هەولێر لە دهۆک لە هەر چوار پاشای کوردستان ئەمە بەرهەمێنانی باش فیلم هەیە ئەمە جێگای دڵخۆشیە بۆیە ئێمە هەمیشە پشتگیری گەنجانیشین بۆیە ئێمە ئەم ساڵ
خەڵاتی شانازیشمان هەیە جگە لە خەڵاتی لێژنەی ژووری کە خەڵاتەکان بۆ کورتە فیلمەکانن ئێمە 4 خەڵاتی گرنگمان هەیە کە لێژنەی ئامادەکاری فستیڤال ئەم خڵاتانە ئادا وەکو خەڵاتی شانازی ناومان ناوە هەموو ساڵی ئەیدێن بە دەرهێنەرانی فیلمی درێژ و دیکۆمنتەرەکان ئەوانەی فیلمی دیکۆمنتەر هاتوون بۆ فیلم فستیڤال ئەم خەڵاتانەش خەڵاتی ئەلمازگۆنا و خەڵاتی شۆڕژگەر خەلیلداغ و خەڵاتی مافی مرۆڤ و ژینە ئەمینی وەکو شۆڕشی ژن ئازادی و خەڵاتی مافی مرۆڤیش. بەڵێ ڕەوند بەندەنگە و هاتنی فیلم سازان بۆ ئەم فستیڤالە چۆن هەڵە سەنگێنیت؟ بەڕاستی ئەم ساڵ بەڕێژەیە کە ئێمە لە ئەوەدا بووین کە لە مەسایلی ئەوەی کە ڕۆژاوا لە ژێر باندۆری شەڕ و پێکداداندا بوو بەڕاستی بۆیە ئێمە ئەم ساڵ درەنگیش کەوتین لە مەسلەی ڕاگەیاندنی ئەوەی کە فیلمەکان بنێرن بۆیە فیلمێکی کەم هاتوو بەردەستی ئێمە بەڕێگەی ئەوەشەوە کۆنتاکتاتی فیلم سازانەوە بە بەردەوامی چاوەڕێەوەی بوون فیلمی باش بێن بە خۆشحاڵیەوە فیلمی باش هاتن و لە پرۆگرامدا 29 فیلم لە جێگای کرایەوە و زۆر خۆشحاڵانە پرۆگرامێکی باشمان ئامادە کردووە ئەمڕۆ یەکەم ڕۆژە ئێستا ئامادەکاریەکانمان تەواو کردووە و تەکنیکیەن و لایەنەکانی تر ئامادەکاریەکان تەواو بوونە چاوەڕێی میوانەکانی خۆشحاڵ دەبین ڕوو لە هۆڵی سینەماکانی دوسڵدۆرف بکەن لە دوو هۆڵی جیاواز ئوفا پلاس مترۆپۆل سینەما. زۆر سپاس ڕەوەن جەواد، سپاس بۆ زانیاریەکانت.